حەزەکەم لەوە دەست پێ بکەم کە ئێستا جەبهەیەک بەرەیەکی گەورە دژی تورکیا لە جیهانە دروست بووە. سەرۆکایەتی ئەم جەبهەی دژی سیاسەتی ئەردۆگانی فەڕەنساییکە بە سەرۆکایەتی ماکرۆن. جەبهەکە دیارە مەسەلەن ئەوە یۆنانە، قوبرسە، میسرە، ئەماراتە، سعودیە، ئیسرائیلە و هەندێک دەوڵەتی تری ڕۆژهەڵاتی ناوین کە تا ئێستا بەجددی نەهاتوونەتە پێشەوە، وەکو فەڕەنسا و وەکو میسر و وەکو یۆنان ئەمانە کە زۆر بەجددی هاتوون بەرەنگاری سیاسەتی ئەردۆگانی داگیرکردن و تەوەسع و زین و کردنەوەی یان وەرگرتنەوەی ممتەلەکاتی دابشکراوی دەوڵەتی عوسمانی کە بە خەیاڵی خۆیان پێڵێن میساقی میلی، ئەمانە فەڕەنساییکە و فەڕەنساش ئیسپاتی کرد لەم چەند ساڵانەی دواییە کە بەڕاستی دۆستی کوردە. یعنی هەر لە زمانی فەڕەنسا و میترانەوە ئەو خەتی 36ی کە کوردستانی عێراق لە ژێریا حەسایە و ئەنجام بوو بەم کیان و دەوڵەتە، ئەو پێشنیاری فەڕەنسا و میتران بوو و ئەنجامەکەشی ئەمە یەکای بینی. و حەزەکەم ئەوەیش بڵێم کە من شخصیان ئاگام لە مەسەلەی پشتگیری شەڕی ڕۆژاوا و کوبانی ئەو سیلاح و تەقەمەنی و یارمەتیە لۆژیستیە سەربازیانەی کە لە ئاسمانەوە بە تەیارە کەوتە خوارەوە ڕاستە حولەفا کردی، بەڵام جۆدێکی زۆری فەڕەنسای تیا بوو. یعنی حتا لەو مناقەشەیە کە لە ژووری عەمەلیاتی کوردی عێراقی ئەمریکی هاوپەیمانان ئەکرا، هەندێک لە وڵاتانی ناوپەیمانان لەژێر تاسیری تورکیا ناڕازی بوون، بەڵام فەڕەنسیەکان وتیان ئەگەرێەوە هەموو ناڕازی بن ئێمە ئەم شتانە فریای کۆبانیەکەین بەوەی نەکەوێت. یعنی فەڕەنسا دەوری هەبوو. لەم دواییشە مەواقیفەکان و هەڵوێستەکانی فەڕەنسا دیارە. مەبەستم ئەوەیە کە شتەکان هەمووی گرێدراویەکە و پێشەوەی ماکرۆن بێ بۆ بەغدا وەزیری دەرەوەی فەڕەنسا هاتە هەولێر و وەزیری بەرگری فەڕەنسا هاتنە هەولێر و سیاسەتی ئێستای فەڕەنسا ئەوەیە کە ئەو بەرەی دژی سیاسەتی تورکیا و ئەردۆگانی دروست بووە ئەم بەرەیە فراوانتر بکەن و عێراق و لوبنانیشی بخەنە پاڵ. هەرچەند بەنیسبەت عێراق و لوبنانەوە ئێران نایەڵێ زۆر نزیک بنەوە، بەڵام دەرکەوت لە مەسەلەی لوبنانە ئێرانیش ئۆکەیەکی داوە بە فەڕەنسا و ماکرۆن بۆ ئەو جەوەیە، چونکە ئەو سیاسەتی ئەردۆگان لە نەتیجە لە ئەنجامەکەی خراپ بەسەر ئێران ئاشکێتەوە. چەندی سە هاوپەیمانن بۆ دژایەتیکردنی کورد، بەڵام ئەنجامەکەی بە نسبەت ئێرانەوە خراپە ئاشکێتەوە. ئەمە واقعەکە واقعی سیاسیەکە لەم حاڵەتایە ئاوایە. هاتنی ماکرۆن بۆ بەغداد هەر بۆ ئەوە بوو کە ئەوەی ئیستیغلالی ئەوەیان کرد کە لە بۆرلومانەکان و ئەو هێرشە داگیرکەرانی تورکیا بۆ کوردستانی باشوور و ناوچەی هەفتانین یەکەم ئیسپات بوو کە ئەمە بۆ پەکەکە نییە، ئەمە بۆ وەکو خۆیان ئەڵێن وەکو ئەوان ئەڵێن، ئەمە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر نییە، ئەمە بۆ داگیرکردنە، ئەمە بۆ نزیک بوونەوەیە لە سەرچاوەکانی غاز و نەوتی باشووری کوردستان، حتا گەیشتە ئەوەی مەسەلەن کەسێکی سیاسەتمەداری ناوداری ناوپارتی وەکو هوشیار زێباری وەکو شێخ ئەتەم بێنە سەر تەلەڤیزیۆن بە ئاشکرا بە پارتی و بە خەڵکی کوردستان بڵێن ئەمە بۆ داگیرکردنی باشووری کوردستانە، بۆ فراوانکردنی دەوڵەتی تورکیایە بۆ زینوکردنەوەی و وەرگرتنەوەی ممتەلەکاتی عوسمانی دابشکراوە. ئەمانە ئیسپات بوو لە لای خەڵک. بێنەوە سەر جەوهەری مەسەلەکە. جەوهەری مەسەلەکە ئەوەیە کە فەڕەنسا ئەیەوێ عێراقیش بخاتە ئەو هاوپەیمانیە و لەگەڵ ئەوەیشا کورد
و کورد نەبن بە یارمیتی دەرێکی دەوڵەتی ئیستای ئەردۆگانی ئەوان ئەم جەبهەیە دژی سیاسەتی فراوانخوازی ئەردۆگانیە نەک دژی بڵێن هەموو تورکیا یان سیستەمی تورکی ئەوان فەرەنسا یان ئەو هاوپەیمانەیە کە دروست بە ئەیانەوەی عێراق و لە ناویشیانە کوردیش بخەنە ئەم جەبهەیەوە کوردی سە لەوەی نیەوایە لەبەر ئەوە بە قەناعەتی من کە ئیعلان کرا ماکرۆن دێت دەوڵەتی تورکیا ئەو ستافی ئەردۆگانی پەیوەندیان ممکنە لەگەڵ سەرکردەکانی کووردا کردوێ و لەگەڵ فشاریش دەخەنە سەر سەرکردەکانی کورد کە زیاتر بەلای تورکیا نەڕۆن ئەوە بوو کە ماکرۆن هات سەرۆکی هەرێم کاک نەچیر بەرزانی چوو بۆ بەغدا ئەوە دوو کۆبوونەوەی کرد ئەگەر تێبینی کرابێ دوو کۆبوونەوەی لەگەڵ ماکرۆن کرد کۆبوونەوەیکیان لەسەر ڕەوشی عێراق و کوردستان و ئەو وەزعی کە هەیە هەموو ئەیبینین و ئەزانین کۆبوونەوەیکی تایبەتیش لەگەڵ ماکرۆن بوو بە باوەڕی من هەر دوای ئەوە کاک نەچی و چوو بۆ تورکیا نامەیەکی وەکو ئەڵێن شەدید لەهجە یان مەزجێکی تیژ و بە قووەت و بەهێزی ماکرۆن و ئەو بەرەیە کە باسمان کرد داوە بە ئەردۆگان کە تۆ لەمە زیاتر ناتوانی دەست درێژی بکەی و لەمە زیاتر تەدەخلات بکەی لە عێراق یا لەو سیاسەتە فراوانخوازیە ئەنجامەکەی باش ناوێ و ممکنە بە قەناعەتی من ئیشارەتێکیشی تیا بووە کە ئێمە یارمەتی دەوڵەتی عێراقیان بۆی بەرەنگاری ئێوە بێتەوە لەو داگیرکاریە کە کردوتانە لە شیمالی عێراق وەکو خۆیان ئەڵێن لە باشووری کوردستان ئەمانە هەمووی لەو چوارچێوە کۆ بێتەوە کە عێراق لەبەرەی تورکیا و کورد لەبەرەی تورکیا بپچڕێنن بێخەنە ئەو بەرەیەکە دژی حکوومەتی ئەردۆگان دروست بووە بە حقیقەتێک حەزەکەم حەقیقەتێک بڵێم و هەموو کەس بزانێت تا ئێستا تام لەحزەیەمە قساکەین هێزی کوردی کە بریتیە لە پێشمەرگەوە و هێزانەیە لەژێر سەیتەرەی یان لەژێر دەسەڵاتی پارتیان وەکو هێزی عسکەری بەرامبەر بە پەکەکە نەوەستاونێتەوە نازانم من ممکنە لە بەڕێگەی تر یارمەتی سوپای تورکی و ئەو داگیرکاریەی تورکیان دابێ بەڵام وەکو هێزی عسکەری شەڕ نەکرد ئەمە یەک دووەم بە قەناعەتی شەخصی من پارتی بە هەموو هێزەکانیەوە یا هەموو هێزی باشوور لەو ڕەوشە عسکەری و سیاسیانین کە شەڕی پەکەکە بکەن ئەوەی من بزانم ئەوان ئەیانوێ پەکەکە شەڕی ئەوان نەکە پەکەکە گیارە و کێشە ئەوان بۆ ئەوان دروست نەکە ئەوە لەلایەک ممکنە و حەقیقەتێکی شەیە هەر بەرپرسێکی کورد چوو بێتە تورکیا داوای ئەوەی لێ کردوون کە بە شکڵێک لە ئەشکال بە هەر شێوەیەک بێ دژایەتی پەکەکە بکەن و لەگەڵ تورکیا هاوکاری بکەن هەر مەسئولێ یەکێتی بێ یەکگرتوو بێ پارتی بێ هێزەکانی تری کوردی بن هەر مەسئولێکی ئەم حیزبانە یان حکوومەتی باشووری کوردستان هەر کوردێکی بەدەسەڵات چوو بێتە تورکیا لەسەر هەر مستەوایەک لە ئەردۆگانەوە بیگرێت تا وەزیرەکان تا مخابرات تا دەستگای هەواڵگری تا دەستگای لەشکری و عسکەری لە هەر مستەوەیەکە قسەیان کردبێ یەکەم قسەی ئەوان ئەوە بووە کە ئێوە ئەبێ دژی پەکەکە بن و یارمەتی ئێمە مەگینە ئێمە واکەین واک بەڵام حەقیقەت واقعەکەەوە ئیسباتی کرد ئەوان هاتن بەشێکی زۆری باشووریان داگیر کردو یانی لەسەر ئەو بەشە تەراتێ نەکرد ممکنە ئەو قسەیان لەگەڵا کرد بێ بەڵام ئەوان چیان جیاباوەتەوە لایەنی کوردی چی جیاوبەتەوە ئەو شەندەی کە لەگەڵ کاک نەچیرا بوون لەگەڵ سەرۆکی هەرێما بوون چیان جوابەوەتەوە و نازانم چی بووە بەڵام من بە قەناعەتی خۆم
شەڕی کورد و کورد لەم ڕۆژە نابێ چونکە شەڕی کورد و کورد ببێ ئینتیحارێکی خۆکوشتنە زەرەر لە هەموو کوردەدا زەرەر لە پارتیەدا زەرەر لە یەکێتیەدا زەرەر لە پەکەکەدا شەڕی کوشتنە لە ناوچوونی ئەو پرۆسە سیاسیە هەیە سیاسەیە کە لە باشووری کوردستان دروست بووە ئێمە شانازی پێوەکەین شەڕی ئەم هێزانە من چەند جار حەزەکەم ئەوەش هەموو کەس بزانێت کە مەسئولەکانی هەولێرم دیوە چ جەنابی کاک مەسعود چ جەنابی کاک نەچیر چ وەختی خۆی جەنابی خوا لێ خۆش بوو مام جەلال یان مەسئولەکانی تر چ کاک نەوشیروان کە مۆزوع کرا بێتۆ ڕێی من ئەوە بووە شەڕی کورد و کورد یعنی لە ناوچوونی ئەم پرۆسە سیاسیە ئەم دۆزەی کورد کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەڵقوڵاوە و زروفی سیاسی و عسکەری و ئەو ئاڵۆزەی دنیا ئەم وەزعی بۆ دروستکردین و لەگەڵ خەباتی میلەتی کورد و ئەو هەموو قوربانیدان و خوێنشتنەی کە بووە ئەم زروفی دروست کردو لەبەرەوە هەر شەڕێک لە بینی ئەم هێزانە بێ هەمویان تیاچی تورکیا بە هەموو هێزی ئەوێ بە هەموو قووەتی ئیمکانیەتی سیاسی عسکەری مادی ئیستیخباراتی ئەوێ هێزی کوردی لە جەبهەکەی خۆیان بمێنێتەوە نەچێتە هیچ جەبهەیەکی تر و بە تایبەتی ئەم جەبهەیە کە باسمان کرد فەڕەنسا سەرۆکایەتیەکە لەبەرەمە زەختێکی زۆری تورکیان لەسەرە من نەزانم نەک لەسەرەوە لەسەر یەکێتیش ئەوە ئەنجامەکەش هێبینی لەسەر هەموو لەسەر حکوومەتی کوردستان بەڵام هینیش هەر نەپچڕاوە خەتی تەماسیش هەر نەپچڕاوە هەر هەیە با لێرە ئەوە کەوەکو پێشەوەیش بکەوینە گفتوگۆ باسمان کرد ئێستا هێرشێکی میدیایی بە تایبەتی لە سۆسیال میدیا هێرشێک بەرامبەر بە پەکەکە هەیە لەلایەن پارتیوە و هەروەها هێرشێکی جوابدانەوەی ئەمەش لەلایەن پەکەکەەوە هەیە دژی پارتی و ئەم شەڕە میدیایی کە لە سۆسیال میدیا هێزە کوردیەکان ئەیکەن بەڕێی من ئەمەیشم بە میدیاکانی پارتی وتووە و ئێستش لێرە لەم میدیاوە ئەیڵێم کە داوا لە پەکەکە و لە سەرکردایەتی پەکەکە و پارتی و هێزەکانی ترەکەم کە واز لەم شەڕە چەلەحانەیە بێنن چونکە هیچ سوودی و قازانجی میلەتی کورد و ئەم دۆزەی کوردیتیانە کاکە لە مەحافیلی دووەلی ئیسە بیر لەوەکەنەوە چۆن کیان بۆ کورد دروستکەن چۆن دەوڵەتێکی کوردی دروست بێ لە منتیقەکە ئەمریکا لەسەر خەتە لەگەڵ کوردی ڕۆژاوا کە بێ هێزە کوردیەکانی ڕۆژاوا پەیەدا و ئەنەکەسە و هێزی سووریای دیموکرات و ئەمانە ببن بە یەک هێز چەند ساڵە لەگەڵ کوردی باشوورە خەریکن هاوپەیمانان و بە تایبەتی فەرەنسا و ئەمریکا کە کوردی عێراق هێز یەکێتی و پارتی و گۆڕان و حتا هەندێک هێزی نەرمی ئیسلامیشەیە کە جەبهەیەکی کوردی دروستکەن و خیتابێکی سیاسی دروستکەن بۆ ئەوەی مەجال ببێ کە یارمەتیتان بدرێت کیانی بۆ خۆتان دروستکەن گەلێک مەشروع هەبوو گەلێ مەشروع هەبوو کە کوردی باشوور و کوردی ڕۆژاوا ببن بە یەک و دەوڵەتێک دروستکەن و بچنە سەر دەریای سپی ناوەڕاست و ئەو شەڕی کە ئێستا سەریای دەریای سپی ناوەڕاستەیە ئەبواە کوردیشی تیا بواە بەڵام ئێمە خۆمان ئەم شەڕە چەلەحانێ و ئەم شەڕە منافەسە سیاسیی کە لە بینی حیزبەکانی کوردیا هەیە نەیهێشت ئێمە بگەینەوە ئامانجە و تەبعاً دەوڵەتانی داگیرکەریش دەستیان هەیە لەوەی کە وەزەکەمان وای لێبێ و هەمووشی بەسەرکردایەتی تورکیای ئەردۆگانی ئەوان دەستیان هەیە لەوەی کە کوردی عێراقیەک نەگرێ کوردی سووریایەک نەگرێ کوردی ئێرانیەک نەگرێ ئەم هێزە کوردیانە نەبن بە هێزێک و خطابی سیاسیان دەبێ من وەکو ڕۆشنبیرێکی کوردیان کەسێکی سیاسی کە هەموو ژیانم لەم معرەکە سیاسیانە بەسەر بردۆ داواکەم کە بیرێک لە خۆمان بکەینەوە یانی کورد بیرێک لە خۆیان بکاتەوە ئەوەی کە میدیای
حیزبەکان بە یەکتریەکەن دژمن قەت نەیتوانێ ئەوە بکە ئەوەی ئەم وەسع سیاسی کە لە باشووری کوردستان دروست بووە میدیاکان دەورێکی زۆریان هەیە میدیا سێبەرەکانی ئەو حیزبانە دەورێکی زۆریان هەیە کە ڕێک ناکەون و یەک ناگرن میدیاکان ئەو میدیا سێبەر و بە تایبەتی سوسیال میدیا دەورێکیان هەیە بەهەرحاڵ مختصر وەزعەکە چۆنی کاگنەشیر بە ڕێی من وەکو باسم کرد ڕێی من وایە بۆ ئەوانە بووە و مەسجێکی بەتونگ و هەڕەشەیەکی گەورەی ماکڕۆنیان بە ناوی ئەو بەرەیە کە دروستیان کردووە گەیاندە ئەردۆگانیش ئەوە بوو پاش چەند سەعاتێک ئیعلانی کرد کە ئێمە هێرشی عەسکەریمان لە وەکو خۆیان ئەڵێن شیمالی عێراق لە باشووری کوردستان وەستان بە قەناعەتی من ئەمە لە ژێر ئەم فشارانەیە جگە لەوە کاکە وەزعی ناو تورکیا بە تەواوی تێک چووە وەزعی ئابووری سیاسی کۆمەڵایەتی عەسکەری لە لیبیا ئەوەی ویستیان بۆیان نەکرا لە سۆمال ئەوەی ویستی بۆی نەکرا ئەردۆگان لە ڕۆژاوا ئەوەیستی بۆ لە سەداسەد بۆی نەکرا چەند زەرەرێکی زۆری لە کورد و ئەنجا هەدەفەکان و ئامانجەکانی کووردا لە ڕۆژاوا لە باشووری کوردستان ئەوەی ویستی کەوتیان بە چەند ڕۆژێک ئێمەین و قەندی لەگرین و چی ئەگرین کاکە چیای گارە هەموو جێیشەکەی لە لیبیا و لە قەتەر و لە سۆماڵ و لە نازانم کوێ کشێت و ناتوانانی چیای گارەت کۆنتترۆل بکەن ئەوە چیای گارایان گەن هەموو ڕۆژێ بەدەیان لیان ئەکوژێ بەدەیان لێ ون دەبێت لەو چیا و نەواڵانە سبەینێ هەمووی مانگە 20 ڕۆژی تر سەرما و زستان لەو ناوە زەمهەریر دەست پێەکە عەسکەری تورک چیەکە بۆ لووتکە شاخانەوە هەمووی ڕقە بنەوە لە سەرما و لە برسە معنای ئەوەیە ئەو لە ژێر ئەم زەختا ویستی یاریەک بکە وستیان شەڕەکەمان وەستان کە پێڵێن هێرشی چنگاڵی پڵنگ نازانچی ئەمەمان وەستاندەوە بەڵام بەڕێی من ئەمە لەعبەیەکە چونکە تا ئێستا ئەردۆگان سەرکەوتووە بووە لە یاریکردن لەگەڵ ئەمریکا لەگەڵ ڕووس لەگەڵ ئەوروپا لەگەڵ ئێران یاریەکی ئەوە کە حتا گەیشتە ئەوەی پێرێ داود ئۆغڵو ئەڵێ سیاسەتی دیپلۆماسی تورکیا ئابڕووی چوو قیمەتی نەماوە ئەوە قسێکی گەورەیەکە تەوجیهی ئەردۆگانیەکە یعنی تۆ هەمووی فێڵ و تەڵەکەیەکە ئەیکەی لەگەڵ ئەم وڵاتانە ئەڵێ سیاسەتی ئێمە قیمەتی نەماوە جگە لەو مەعارەزانەی ترکە لە ناوهان بەرحاڵ ئەمە یاریەکە بەسەر بە قەناعەتی من ئەم یاریەش سەر ناگرێ ئەوە هیوادارم چونکە معلوم بوو یعنی هیوادارم ئەم شەڕە میدیایەیش لە بینی هێزی کوردیە بوەستێ و ئێستش تاکی دێکەمەوە کە من شخصیم قەناعەتی شخصیمە شەڕی کورد و کورد ناوێ